ناوەندی حەوتڕەنگە ناوەندێکی هونەریە گرنگی بە هونەری شێوەکاری دەدا و لە ساڵی 2016 دامەزراوە. لە ماوەی 6 ساڵی تەمەنیدا توانیوێتی ببێتە هاوکاری زۆرێک لە شێوەکاران لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان. چەندین پێشانگای تایبەت و هاوبەشی بۆ شێوەکاران لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان کردوتەوە. لە ساڵیادی دامەزراندنیدا بڕیارە چەندین کار و پرۆژەی جیاواز بۆ هونەرمەندان ڕێک بخەن. ئەمڕۆ تەمەنی ناوەندی حەوڕەنگە پێنەتە حوتەمین ساڵی تەمەنیەوە. لەم حەو ساڵە ناوەندی حەوڕەنگە و ناوەندێکی هونەری لە شاری سلێمانی دامەزراوە. کارەکانی تەنها لە سنووری بەڵێن شاری سلێمانی یاخود با بڵێن هەرمی کوردستانە نەماوەتەوە، بە پێچەوانەوە لە سەراسی کوردستانی گەورە کاری کردووە، دواتریش هەنگاوی ناوە بۆ نێودەوڵەتی. ئێمە چۆن بتوانین شارەکەمان لە ڕووی کللتوریەوە لە ڕووی هونەریەوە بناسیێنین. هەوڵەکانی حەوڕەنگە لەو چوارچێوەیە خۆی گرتووەتەوانێ و کاتوانم بڵام لەو تەمەنە توانیمانە زیاتر لە 150 پێشانگای تایبەت و هاوبەش بۆ هونەرمەندان بکەینەوە. بەردەوام ئێمە بەوە بیرمان کردوتەوانە کە بڵێن دەستێکی هاوکاری زۆر باش بوین بۆ گەنجان، ئەوانەی کە توانایەکیان هەیە دەرگایەکی لەسەر بکەینەوە، دواتر لە هەمان کاتە بۆ هونەرمەندانی کە تەمەنێکیان هەیە لە کاری هونەریە. بۆ ئەم ساڵ ئێمە کۆمەڵە پرۆژەمان هەیە کە پرۆژەکان مانگ بە مانگ ئێمە بەرنامەمان بۆ داناوە. بۆ نمونە ئێمە لە مانگی داهاتووە دوو پێشەنگامان هەیە، لە مانگی حوتا پێشەنگایەکمان هەیە بۆ کۆمەڵە هونەرمەندی ڕووسا کە لە مۆسکۆ بڕیارە بێنە سلێمانی کە بۆ یەکەم جارە هونەرمەندی کورد و ڕووس بێنە سلێمانی و پێشەنگا بکەنەوەوانە. دواتر ئێمە لە مانگی هەشتا دوو کاری زۆر گەورەمان هەیە کە یەکیان دیداری کاریکاتەری نێودەوڵەتی کوردیە کە ئەم جارە لۆگۆی با بڵێن کارکردنەکەمان کردوتە مامۆستا شێرکۆ بێکەس کە وەکو شاعیرێکی دیاری کورد لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو کاریکاتێر کار بۆ شێرکۆ بێکەسەکان. لە هەمان مانگە دومین دیداری ببرە دومین فستیڤاڵی فۆتۆگرافیمانەیە کە بۆ جارێکی کە لە سەراسی کوردستانە هەموو فۆتۆگرافەرانەی کە توانیمانە ئێمە پەیوەندیان پێ بکەین بەشداری فستیڤاڵەکەیان کردووە. واتە بپێی مانگەکان شتی زۆر باشمانێ. بۆ نمونە لە مانگی نوێ دومین سمپۆزیۆمی سلێمانیمان هەیە کە جاری کە ئەمە کاری هاوبەشی نێوان هونەرمەندانی شێوەکارە لە باشووری کوردستان و وڵاتە جیاوازەکان. بەدڵخۆشیەوە لەو تەمەنی حەو ساڵە ئەمە توانیمانە هونەرمەندی 25 وڵات بێنینە شاری سلێمانی و بتوانن کللتور و شاری سلێمانی بناسێن. بەشێکی زۆری کارەکانی حەوڕەنگە لەسەر ئەو بنەمایە بناغی داناوە. ئێمە سەرەتا لە وڵاتەکانی دەور و پشتەوە دەستمان پێکرد، دواتر بۆ وڵاتەکانی کە تەنانەت ئێمە پێشەنگامان بردوتە دەرەوە. یەکێک لە ئەرکەکانی ئەو پرۆژەی سمپۆزیۆمی سلێمانی ئەوەیە تۆ چۆن بتوانین هونەرمەندان لە وڵاتە جیاوازەکانەوە بێنیتە ناو سلێمانی، دواتر لە سلێمانی شۆ بچنە ئەو وڵاتانە. ئەوان یعنی خۆتی پێناسێنی وەکو کللتور وەکو توانای هونەریەکان، زانکۆکان، پەیمانگەکان، مۆزەخانەکانی کە هەتا لە من کاتە چیتە ناو ئەوانەوانێ ئەو گەشەکردنەی کاری هونەری و مۆزەخانە و لایەنە هونەریەکان ئاشنابی کە تۆ نایزانیت یاخۆت نەتبینیوە. ئەمانە پرۆژەیەکە بۆ دروستکردنی پرۆژەی داهاتوو. بۆ نمونە من و تۆ کە لە پرۆژەیەکە کۆبینەوانێ و بەیەکەوە کارەکەن، دواتر ئەکرێ من و تۆ بەتەنها بتوانین پرۆژەیەک پێکەوە دروستین، کەواتە ناساندنێکی کللتوری زۆر زۆر باشە.